مستەفا ساڵح کەریم گەنجینەی ڕۆشنبیری. مستەفا ساڵح کەریم کەسایەتێکی دیاری ڕووناکبیری کوردستانە، بە هەردوو زمانی کوردی و عەرەبی لە ڕشتەکانی ئەدەب و ڕۆشنبیری و وەرگێڕان و پەروەردەدا خزمەتێکی زۆری بە گەل و نیشتیمانەکەی کردووە و خاوەنی خەرمانێک بەرهەمی چاپکراوە. ڕۆژی 6 ئەیلولی ساڵی 1993 لە شاری سلێمانی لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی لە سلێمانی و بەغدا تەواو کردووە و بووە بە مامۆستا. ماوەی 32 ساڵ وەک مامۆستا و بەڕێوەبەر لە گوند و شارەکانی کوردستان خزمەتی بە خوێندکارانی کورد لە بوارەکانی پەروەردە و خوێندندا کردووە. لە تەمەنی 15 ساڵیەوە تێکەڵاوی کاروباری سیاسی و ڕێکخراوەی بووە. سەرەتا پەیوەندی بە حزبی شیوعی عێراقەوە کردووە و لەو حزبەدا خەباتی کردووە و لە ڕووی ڕۆشنبیریەوە کاریگەری لەسەر هەبووە. بۆی تێکۆشانی سیاسی و هەڵوێستەکانیەوە تووشی گرتن و ڕاونان و دوورخستنەوە بووە و چەند ساڵێکی تەمەنی لە دوورخراوەی و زیندانەکانی عێراقدا بەسەر بردووە. مامۆستا مستەفا لە سەرەتای ژیانی لاویەوە خولیای دنیای ئەدەب و ڕۆشنبیری بووە. ساڵی 1949 کە هێشتا تەمەنی 16 ساڵ بووە، چیرۆکێکی تۆلستۆی لە زمانی عەرەبیەوە بۆ سەر زمانی کوردی وەرگێڕاوە و لە گۆڤاری گەلاوێشدا بڵاوی کردوێتەوە. ئیدی لەو کاتەوە لە کای ڕۆشنبیری و ئەدەبیدا کاری کردووە و بە زمانەکانی عەرەبی و کوردی بەرهەمەکانی بڵاو کردوێتەوە. خاوەنی چەندین کتێبی ناوازەیە لە بوارەکانی نووسین و چیرۆک و وەرگێڕاندا، لەوانە زڕەی زنجیر، شەهیدانی قەڵای دمدم، پەندەکانی پیرەمێرد، ڕەشپۆشێکی جیهانی چوارم، دیوانی پیرەمێرد، باخێک لە وشە، یەکێتی نووسەرانی کورد، ڕێباز و هەڵوێست. لە بواری وەرگێڕانیشدا شوێن پەنجەی دیارە و چەندین کتێبی بە نرخی لە زمانی عەرەبیەوە بۆ سەر زمانی کوردی وەرگێڕاوە. لەوانە پەتاسێلکە، هونەری کورتە چیرۆک نووسین، دایکی ئازادی خوازان. چەند کتێبێکشی لە کوردیەوە بۆ سەر زمانی عەرەبی وەرگێڕاوە. مامۆستا مستەفا وەک نووسەر و ڕۆژنامەنووس خزمەتی کردووە و وتار و گۆشەی تایبەتی ڕۆژنامەوانی بە زمانەکانی کوردی و عەرەبی نووسیوە و لە ڕۆژنامە و گۆڤارەکانی وەک ژین، هاوکاری، نووسەری کورد، دەنگی مامۆستا، کاروان، بەیان، کوردستانی نوێ، ئەلئیتیحاد و وتار و گۆشە و بەرهەمەکانی بڵاو کردوێتەوە. لە بواری کاری پیشەییدا خزمەتی کردووە و لە ئاستی باڵای ڕێکخراوەکانی مامۆستایان و نووسەران و ڕۆژنامەنووسان کاری کردووە و شوێن پەنجەی بە گەشەپێدانی ئەو ڕێکخراوەنەوە دیار بووە. لە کاری حزبیشدا خەباتی کردووە و لە حزبی شیوعی عێراق و پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا خەباتی کردووە و لە ڕووی ڕۆشنبیری و ڕۆژنامەوانی میدیاییەوە خزمەتی زۆری بەو حزبانە بەگشتی و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی کردووە. پاش خزمەتێکی زۆر بە کایەکانی ئەدەب و ڕۆشنبیری، ڕۆژی 16 کانونی یەکەمی ساڵی 2018 مامۆستا مستەفا ساڵح کەریم لە تەمەنی 85 ساڵیدا بە نەخۆشی کۆچی دوایی کرد و لە گردی سەیوانی شاری سلێمانی بە خاک سپێردرا.